منای خواست سلاح هاوران هیوام درشنه بن ساخو سلامت و تندروست بن انشالله مرزاندی سنا و منی هاتمانی لخدمت ایوه و پیشکش کردن ویدیوی کیتر لزنجیر ویدیوکانی بدستنان پاره لانترنت لپیج فیسبوکی بدستنان پاره لانترنت هر و حالا چنل یوتیوبی بدستنان پاره لانترنت با ورزانه که یکم جراو چنل بینن لیره چنلی بدستنان پاره لانترنت کمن نیات معین هفتانه 4 ویدیو لره یو چنل و بلاوکموه که ایوه بی برامرتوانن در و الکترونیکان و هر دلار امریکی به دست بینن با وی ایوه هیچ یک ویدیوکانی ده طول دست ندن کم بلاویانه کموه چنل که سابسکرایب بکن زنگوله تنشش چالت بکن با وی هر کاتی کم ویدیو یک آپلود کم یا خود بلاوه کموه یوتیوب لاره نوتیفیکیشن و ایوه آگادار بکاتوه و یکم کسبن که بین ویدیو کام ببینن ولی هاران هر وکو آگادارن که دو روز پیش حسا ویدیو کم بلاو کرده و که چونیتی فروشتنی او انفتیانا کلا کوین مارکت کپ تان به دست نوا با آسانی بتوانن نقل جزدانی پاره تایبت بخوی بکن ولی همان کاتیج دا بتوانن که انفتیا کام بفروشن هاران به او ویدیو که درج بکنه و اشین اثر بابت اصلی هم ویدیویه هر وکو ازانن لیرانه هاران کوین مارکت کپ که او انفتیانا که به دستان هنوا کات کلیک لسر هندک لانفتیا کان کن داوای اتریوم آدرس تلیکا واتا والت کی تایبت بخوی تبیه بیتم انفتیانا بو اوی تو نقلی بکید که اویش والتی انجینه برزانم انجین لیران هر وکو بینن انجینش که هر وکو ازانن ماکینه کی گوره شرکه کی زور گوره که لبوار انفتی کاره که هر وکو که بو اوام گود که سایت کوین مارکت کپ سپورت یا خود پیشگیری ل والتی انجینه که کامل لینکی ام ویب سایتش لجرم ویدیو دانم ل دیسکریپشن یوتیوب بو اوی و کلیک لسر سایتی engine.com بکن engine.io بکن و یک سر بین ناو ویب سایت که ولیران هر وکای بینن بو گوگل پلی و هر وها بو اپ استوریش واتوانن والتی تایبت و NFT کان که او NFT آنها که لناو کوین مارکت کپی هن بتوانن دا بزنن بو اوی NFT کان تا نقلی والتی تایبت به انجین بکن برزان کمن پیشتر والتم دروست کردوه چونیتی دروست کردنی والتی انجین شر وکو همو والتکانی تر هر وکو متامسک و تراس والت که ایوا چون دروست کن پیویس ناکه کمن ویدیو که درج بکم و چونیتی دروست کردنی هم والتا بویوه ویدیو لسر دروست بکم بلام هر کسیش که نیتوانی والتک دروست بکد با لجر کامنت بنویسی لجرم ویدیوهایی بو اوی من ویدیوهایی که تایبت به چونیتی دروست کردنی جزدانی پاره انجین بوی و ویدیو لسر درستی بکم بلام جیاوازی انجین و هاوران کاتکی و والتکی درست کن جزدانی پاره کتان که درست بو لیرانه اینجا ایواتوانن لانو خودی والتک بچن بک اپ واتا دازه و شکل لیرانه بک اپ بگرن یا خود لشوینک بنوسن بو اوی هر کاتی که موبایل کتان گوره یا خود برنامه کتان رج بوه دیسانا و با دازه و شکل بچنانو جزدانی پاره خودتان که ویش انجین والتا بله هاوران با بچین و سر کوین مارکت کپ لیران هر وکو کلیک لسر بعضی ده NFT کان کن داوای آدرس تان دیگه که آدرسی اتریوم والت آگادار بن عزیزان ایوه تنها تبی آدرسی انجین بدم به وبسایت کوین مارکت کپ هر وکو لیران آماجه به انجین والتی کردوه و تا کوین مارکت کپ تنها سپورتی انجین والتیه که لیران عزیزان هر وکو به ایوان بود بو راکشانی NFT کان بو جزدانی پاره لیرانه کاتکری لسر NFT کیت لیرانه دوای ادرسی اتریوم تلیکم اچتاناو انجین والیتی خود لیرانه اتریوم هیا کلیک لسر یکیت ریسیف هیا لیرانه کلیک لسر ریسیف یکیت لیرانه او ادرسی کوپی یکیت لیرانه هاوران کوپی یکیت کاتکا کوپیت کرد لیرانه پیستی یکیت و سابمیت کیت بله عزیزان هر وکا بینن نساو NFT که سایت کوین مارکت کپ بده سینابو توانیم نقلی انجین والت بکم و همو NFT کن هر بمشی ویا ادرسی اتریومی انجین والت تدایتی و نقلی والتی انجین کیت بله عزیزان او رو قبل وابو که من لناو خودی انجین والت چونیتی فروشتنی NFT کان که 100% واتوانه و NFT کان لهمان کاتیج دا بفروشن
پێویست قەول وا بوو کە بۆ ئێوە ڤیدیو دروست بکەم بەڵام کاتێک منیش ئەمڕۆ NFTەکانم نەقلی ئنجینم کردووە تقریبا یەک ڕۆژیاوێ تاکو NFTەکان لە سایتی کوین مارکێت کەپ دێنە ناو جزدانی پارەی ئنجین دوای ئەوە کە NFTەکانم هاتنە ناو جزدانی پارەی ئنجین کە لێرانە ئەگەر ئێوەش نەقل بگوازنەوە لە بەشی ئەسێ سەتوانن NFTەکانتان ببینن دواتر کاتێک NFTەکانم هاتنە ناو جزدانی پارەکەم من ڤیدیو بۆ ئێوە دروستەکەم کە چۆن بتوانن لەناو خودی ببورن ئنجین والێت NFTەکانتان بفروشن واتە 100% ڕاستە ئێوە زۆر بە ئاسانی ئەتوانن ئەو NFTیانەکە لە کوین مارکێت کەپتان بەدەستێنەوە بە ئاسانی بچن لەناو ئنجین والێت بفروشن بەڵام ئازیزان لەبیر نەکەن NFTەکان کە هەروەکو گوتم تازە هاتوونە ئێوە تەبی ئەو NFTیانەکە بەدەستان هێنەوە بە ئەرزانی مەفروشن لێگەڕن چەند مانگێک چەند ساڵێک هەروەکو گوتم لە ڤیدیۆکانی پێشووترش بە ناو والێتەکەتان بمێنێ هەر کاتێک کەس نرخەکەی زۆر گران بوو عەدەدەکەی کەم بوو اینجا ئێوە ئەتوانن بە بەرزترین نرخ NFTەکانتان بفروشن بەڵام هەر بە نسبەت NFTەکان ئازیزان هەروەکو ئەزانن کە من ڤیدیۆی 37 بەشی پێنجەم ڤیدیۆیەکیشم دروست کردووە کە ئێوە شاتوانە لەم ڤیدیۆیەش بچن و NFT بەلاش بەدەست بهێنن هاوڕێیان NFTەکان لەدەست مەدەن من ساڵێکی تر یاخود 6-7 مانگی تر وە بیرتان دینمەوە کە ئێوە پەشیمانە بنەوە کە بەشاریتان لەو ڤیدیۆانە نەکردووە کە من بڵاوم کردیتەوە چونکە NFT هەروەکو گوتم بەڕاستی هەنگاوێکی نوێیە لە کریپتۆکارنسی و NFTیانەکە ئێوە کە ئێستا بەلاشتان نەدەتێ لە چەند ساڵی ئێوە ناتوانن بە چەندین هزار دلار ئەو NFTیانە بکڕن ئەو قسەی لەبیر نەکەن چونکە فرسەتە مادام شتەکە بەلاشە ئێوەش بەشاری بکەن و زیاترین NFT بەدەست بهێنن یەکێکیانەوە بۆ هاوڕان کە من چەند ڕۆژ پێشێ ڤیدیۆکەم بڵاو کردەوە و بۆ سایتی کوین مارکێت کەپیش ئازیزان ڤیدیۆی 51 بەشی چوارەم لێرانە با بچینە سەر ڤیدیۆکە لێرانە ئێواتوانن لەو دوو ڤیدیۆی بەشاری بکەن بۆ ئەوەی بچن زیاترین NFT بەدەست بهێنن و نەقلی والێتی خۆتان بکەن و ڤیدیۆی 37 بەشی پێنجەم ئەو دوو ڤیدیۆ زۆر گرنگە سەیری ڤیدیۆەکان بکەن و NFT بەلاشتان نەدەتێ بۆ ئەوەی ئێوە بتوانن زیاترین NFT بەدەست بهێنن هاوڕان دیسانە بۆ ئێوە دووبارەکەمەوە ئەگەر کێشەتان هەبوو لە دابەزاندن یاخود دروستکردنی ئاکانتی ئنجین والێت لەژێر ئەم ڤیدیۆی لە کامنتە بنووسن بۆ ئەوەی من ڤیدیۆیەکی تایبەت بۆ ئێوە دروست بکەم و هەروەها ئنجین والێت چەندین NFT تانە دەتێت لەناو خودی ئنجین والێت کە من ڤیدیۆیەکی تایبەت بۆ ئەوش دروستەکەم کە چۆن بتوانن NFT لەناو جزدانی پارەی ئنجین والێتیش بەلاش بەدەست بهێنن و هەر کاتیش کە NFTەکان هاتنە ناو جزدانی پارەی من چۆنیەتی فروشنی NFTەکان لەناو خودی جزدانی پارەی ئنجین والێت بۆ ئێوە ڤیدیۆ دروستەکەم سوپاسی ئێوەکەم کە تاکوی سابینەری ئەم ڤیدیۆی بوون هاوڕێم سوپاس بۆ ئێوە هەر ڕخنا کامنت پرسیارێکە بوو لەژێر ڤیدیۆ لە چەنەلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتانە دەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر و بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ